سرەکانی لە نێوان بەرداشتی گروپە تندڕەوەکان و سێبەری تورکیادا وەرگیراو لە ماڵپەڕی شارپرێس. لەژێر سایە دەسەڵاتی سەربازی تورکیا و باڵادەستی گروپە تندڕەوەکان، شاری سرەکانی لە ڕۆژاوی کوردستان جارێکی دیکە بووە بە گۆڕەپانی خوێنڕشتن. ئەو پێکدادانە چەکداریانەی دوێنێ بازاڕی گشتی شاریان هەژاند. تەنها ململانێکی کاتی نەبوون، بەڵکو دمامکیان لەسەر ئەو واقعە تاڵە لاداکە ساڵانێکە ئەو ناوچەیە پێوە دەناڵێنێت. گروپە تندڕەوەکان و یاسای جەنگەڵ لە ناو شاردا. بە گوێرەی زانیاریەکان ئەو لایەنانەی تێوەگلاون لە شەڕەکەی ناوبازاڕ ئەو گروپە چەکدارە تندڕەوانن کە وەک بەشێک لە سپای نیشتمانی ناسێنراون، بەڵام لە واقعدا وەک میلیشیای خاوەن ئایدۆلۆژیای تندڕۆ ڕەفتار دەکەن. ئەو گروپانە کە مێژوویکی ڕەشیان لە پێشێلکاری مافی مرۆڤ هەیە، شارەکەیان کردووە بە ناوچێ دابەشکراوی نێوان خۆیان بۆ قاچاقچیەتی و سرانەسەندن و هەر کاتێک بەرژەوەندیەکانیان یەک دەبڕێت، چەکەکانیان ڕوو لە جەستەی یەکتری و هاوڵاتیانی مەدەنی دەکەن. ڕۆڵی تورکیا بێدەنگی یان چاوپۆشی. ئەم ئاڵۆزیانە لە کاتێکدایە کە شاری سرەکانی لە ژێر کۆنتڕۆڵی ڕاستەوخۆی سوپای تورکیادایە. سەرڕایبوونی بنکە و بارەگای سەربازی تورکیا لە دەرەوەی شارەکە، بەڵام وا دیارە هیچ ئێرادەیەک نییە بۆ ڕاگرتنی ئەم فۆزایە. چاودێران ئاماژە بەوە دەکەن تورکیا بە ئەنقەست ڕێگە بەو گروپە تندڕەوانە دەدات بۆ ئەوەی دیموگرافیای ناوچەکە بگۆڕن و ترس و دڵەڕاوکێ لە ناو خەڵکی ڕەستەنی ناوچەکەدا بچێنن تا ناچاریان بکەن ماڵ و حاڵی خۆیان جێبهێڵن. سووتانی ماڵان پەیامێکی ترسناک. ئاگرکەوتنەوە لە ماڵەکان لە کاتی شەڕەکەدا تەنها زیانی لاوەکی نەبوو، بەڵکو پەیامێکی ڕوونی گروپە تندڕەوەکان بوو بۆ خەڵکی سەڤیل. بەکارهێنانی شەکی قورس لە ناو گەڕەکەکانی نیشتەجێبوون و سووتاندنی خانوبەرە هاوڵاتیان دەری دەخات کە ژیانی مەدەنیەکان هیچ بەهایکی نییە لای ئەو هێزانێکە تورکیا وەک پارێزەر وێنایان دەکات. چاودێران جەخ دەکەنەوە ئەمڕۆ سرەکانی لە ژێر سێبەری ئاڵای تورکیادا لە شارێکی ئارامەوە گۆڕاوە بۆ مۆڵگەی گروپە تندڕەوەکان کە تەنها زمانێک بیزانن، زمانی چەک و ئاگرا. تاو کاتێ تورکیا بەرپرسیارەتی یاسایی و ئەخلاقی خۆی وەک هێزێکی دەسەڵاتدار جێبەجێ نەکات، ئەو زنجیرە توندوتیژیە بەردەوام دەبێت و خەڵکی بێتاوان باجەکێ دەدەن. گروپەکان کێن و کێ فەرمانیان پێدەکات؟ شارپرێز بە دووەداچوونی وردی کرد لەبارەی ئەوەی ئاخۆ چەند لایەنی چەکدار بە ناوی دەوڵەت لە شاری سرەکانی ڕۆژاوی کوردستان دەسەڵات و گروپی چەکداریان هەیە. لەو بارەیەوە سەرچاوەیەک لە ڕۆژاوی کوردستانەوە زانیاری وردی ئاشکرا کردووتی 5 گروپی تندڕەوی چەکداری خاوەن دەسەڵات و نفوزن لەو شارە. بە وتەی سەرچاوەکە، سەرجەم ئەو گروپە چەکدارانە تا ئێستاش بە ناوی سوپای نیشتمانی سووریا و بە پشتیوانی ڕاستەوخۆی تورکیا لە ناوچەی سرەکانی و گرێسبی باڵادەستن. فەیلقی سێم. ئەمە یەکێکە لە گەورەترین پێکاتەکان و گروپی بەرەی شامیە تیادا باڵادەستە. ئەو گروپە هێژمونیەکی زۆری بەسەر ناوەندە ئیداریەکانی ناو شارەکەدا هەیە. فێرقەی حەمزە. ئەو گروپە بەوە ناسراون کە پەیوەندیەکی زۆر نزیکیان لەگەڵ سوپای تورکیادا هەیە. زۆر جار ناویان لە ڕاپۆرتە نێودەوڵەتیەکاندا دێت بەهۆی دەست بە سەرداگرتنی ماڵ و مڵکی هاوڵاتیانی کورد و مەسیحی لە ناوچەکە. فێرقەی سوڵتان موراد. ئەو گروپەش زۆرینەیان لە تورکمانەکانی سووریان و لەلایەن تورکیاوە پشگیریەکی بێسنوور دەکرێن. زۆر جار کێشە و شەڕی چەکداریان لەگەڵ گروپە عەرەبەکان دەبێت لەسەر دابەشکردنی دەستکەوت و خاڵە سنووریەکان. ئەحرارولشەرقیە. وەکو سەرچاوەی ڕۆژاوی کوردستان بۆ شارپرێز زانیاری ئاشکرا کرد، ئەحرارولشەرقیە تندڕەوترین گروپی ناوچەکەیە و زۆربەی ئەندامەکانی خەڵکی دەیرە زۆر و ناوچەکانی ڕۆژهەڵاتی سووریان. ئەو گروپە بەوە تۆمەتبار دەکرێن کە زۆرێک لە ئەندامانی پێشووی داعشیان لە ڕیزەکانی خۆیاندا حەشارداوە. ئەوان بەرپرسیاری سەرەکین لە تیرۆرکردنی سیاسەتمەداری کورد هەڤرین خەلەف. سوپای ئیسلام.
ئەوانەش پاشماوەی ئەو گروپانن کە لە غوتەی ڕۆژهەڵات لە نزیک دمەشق پاشەکشەیان کرد. لە ئێستادا لاسرەکانی و دەوروبەری جێگیرن و خاوەن ئایدۆلۆژیایەکی ئاینی تۆندڕەون. کێشە سەرەکیەکە چییە؟ وەکو سەرچاوەکەی شارپرێز لە ڕۆژاوای کوردستانەوە ئاشکرای کرد، بڕبڕەی پشتی فەیلەقی سێەم گروپی بەرەی شامیەیە. ئەو گروپە نفوزێکی زۆری هەیە و زۆر جار وەک ڕەکابەری سەرەکی گروپەکانی وەک فرقەی حەمزە و سوڵتان موراد دەردەکەوێت. بە وتەی سەرچاوەکە زۆربەی ئەو پێکدادانە چەکداریانەیە کە لە ناو شارەکاندا ڕوودەدەن لە نێوان چەکدارانی ئەو فەیلەقە و گروپەکانی وەک فرقەی حەمزە یان ئەحرالول شەرقیەدایە، زیاتر لەسەر کۆنترۆڵکردنی خاڵەکانی پشکنین، سەرانەسەندن لە خەڵک و بازرگانەکان و دەست بە سەرداگرتنی ئەو مڵک و ماڵانەیە کە هی ئاوارەکارن. سەرجەمیشیان لەلایەن دەستگای هەواڵگری تورکیا واتە میتەوە سەرپەرشتی دەکرێن و فەرمانیان پێدەکرێت.